پۆشاکە ئەو شوێنی دروستکردنی پاقلاوەکەیتی لە تەنیشت تەوالێت وە شیلەکەش لە تەنیشت تەوالێتدا لێرە کامیارد بە دووری هەر ئەلێنەوە تەمش تەسویرەکی بکە ئەو تاریخی بەسەر چووە دیارە لە 8 یازدەی 2024 بەسەر چووە ئەوە چییە؟ ئەوە ڕوونە ئەو ڕوونە مەوادەکە کێک و پاقلاوی پێ دروست دەکات سوار کەسن ساعیبی و جێی قامە پاسپۆرتەکانماندی و گرتینەوە هەر سواریان لەسەر بڕیاری بەڕێش قایم قزای ناوەندی و لێر پەڕاویان دۆ دەکەینەوە ئەوانی بەردەم دادگای ئیشگیریان دەکەین. ئێستا دەچینە شوێنێکی دیکە کە دوو شوێنی دیکە هەیە گومانی لێ دەکرێت باس لە گۆشت دەکەن. خینی هەیە تەمەشا ئەوە لێرە لە کاتی خاوکردنەوەی ئەو لێ ئەو خینی لێ بچۆڕێتەوە ئەوە بەڕازی لە بەستووە بەڵام دەیخاتە ناوە کارتۆنە دەڵێ خۆمانەیە. سڵاو ئەم کاتتان باش کاتژمێر 14 خولەکە هەواڵێکی بەپەلەمان بۆ هات لە چاودێری بازرگانی هەولێر کارگەیەکێ گومان دەکەن کە خواردنی خۆراک و خواردنی خراپ بدەن بە هاوڵاتیان. ئێستاش ئێمە لە ڕێگاین دیارە کارگەکە دوورە بەڵام ئێمە ئامادەین بچینە دەرەوەی هەولێر ئەو کارگەیە هاوشان لەگەڵ تیمەکانی چاودێری بازرگانی و قامیەت و تەواوی ئەو تیمانی کە لەو پرۆسەیەدا بەشدارن. هەرچەندە وەختەکە درەنگە مانگی ڕەمەزانە بەداخەوە هەندێک کەس هەوڵ دەدەن لەو مانگە پیرۆزەدا دوور لە ویژدان و ئینسانیەت و ئاینی پیرۆزی ئیسلام کە جائیزی ناکاتن خۆراکی خراپ بە کەسێک بدەیت ئەوجا ئەگەر ناتەن دروستیش بێت. ئێمە هەوڵ دەدەین بزانین ئەو زانیاریانە کە بۆمان هاتووە بە چ شێوەیەکە و کارگەکە چ کارێک دەکات. گەیشتینە شوێنی مەبەست ئەوە ئەو شوێنەیە وەکو بینیمان ئێستا پۆلیسی قامیت لێرن سڵاوتان لێبێ ماندوو نەبن. ئەمە شوێنەکەیە دیارە کارگەیەکە بۆ بەرهەمهێنانی هەویرکاری ئیترەوجە چ جۆرە هەویرکاریەکە برادەران دەڵێن بە گومانی ئەوەی پاقلاوە دروست دەکەن بەڵام نازانم ئێستا دەچینە ژوورەوە تیمەکان وڵا پاقلاوە دیارە لێرە کامیارد بە دووری هەر ئەلێنەوە تەمش ئەوە چی بکە تەسویرەکی بکە ئەو دیارە پاقلاوە هەیە تیمەکان لێرە هەموو کۆبوونەتەوە بەو شەوە. سڵاوتان لێبێت ماندوو نەبن. تامینی کاکۆ وڵا سەردانی ئەو معمل پاقلاوەمان بچین ئارێ وڵا یاڵا ئەوە 170 کارتۆن ئەو ڕوونەی هەیە باشە ئەو ڕوونە ئەگەر بکرێت تاریخەکەی نزیکەینەوە کا کامەران واضح دیارە کا کامەران ئەو تاریخی بەسەر چووە یعنی ئەو لە بەڕێزش دیارە لە 8 یازدەی 2024 بەسەر چووە. ئەوە چییە؟ ئەوە ڕوونە ئەو ڕوونە مەوادەکە کێک و پاقلاوی پێ دروست دەکاتن. ئەوە ڕوونێکی بەسەر چوو پاقلاوی پێ دروست دەکە ئەوە لەوانەیە خەڵک فڕی بدە ئەوان هەری بگرنەوە بیکەن بسەبت کا کامەرانەوە قاوەیە خۆ دەزانی ئێستاوانی کە پاقلاو شتەمووی نزبە قاوە تێدەکرێت لەوەی سەرنجی مشتری پێ ڕابشبێ ئەو قاوەی لە 27 دوای 2024 بەسەر چووە. ئەو ڕۆمە چەندین؟ ئەو ڕۆ ئەمە لە سینە یعنی ساڵە 2025 ساڵک و 6 ڕۆژە بەسەر چووە ساڵک و 6 ڕۆژ دەشی کاتن یعنی زۆر بێ سەروبەر یعنی کاکەوەکەیە شتەکەت پێ لۆ باز بکەم ئەو کێکانەی دەبینی هەمووی تێک چووە ڕووناچەکەش بینە برادران تو ئەوەی زوم بکەن ئەو کێکەی دەبینی کە تێک چووە و شیاوی خواردن نییە ئەو کێکە چ لێ دەکات هور دەکاتن هور دەکات لەو فەردانەی دەکات ڕەنگەکەش بەسەر چووە خوا ڕەنگە چمالۆ بینن کە مەوادی ئەوەلیەوە بەسەر چووە کا کامەرە دەیکاتە ئەو نەوعە ئەوە چی لێ دەکا دیزایانی ئەو کێکانەی پێ دەکات دیزایانی ئەو کێکە نەتی لایەکی سۆرە لایەکی زەردە لایەکی تەمەشا ئەو کێکە جوانەی بکەن لە سوپەرمارکێتەکان دەڵێ کاکە گیان داشکان کراوە بە قوربا وەرە نزیک ببنەوە مانجی ڕەمەزانە خێر و بەرەکەتە نازانن
بەشی زۆری ئەو کێکانە کە لە بازارە لە چی دروست کراوە لە ڕوونێکی ئەکسپایر لە قاوەیەکی بەسەرچوو لەو کێکانەی کە ئەوانیش بە هەمان شێوە جارێکی دیکە ئەو سینەیەکە لە ناوی سۆر دەکات بزانە بەخوا دەستم پیس دەبێت زۆریش پیسە بەڵام من ناچارم بۆ ئەوەی بەرچاو ڕوونیتان بدەمێ کە بزانن تیمەکانی قایمقامیەت لە هەولێر تیمەکانی چاودێری بازرگانی تەندروستی هەولێر بزانن بەم نیوە شەوە خەریکی چن. ئەمانە چییە؟ کاک کامەران تازە ئەلێن دەر ئەو ڕوونەمان بەتوو بە جەنابەت بە پیشانماندا کە بڕوارەکەی بەسەرچوو بوو ئەوەش زیاتر لە 173 کارتۆن کە ئەو ڕوونەیە کە تاریخەکەی بڕوارەکەی بەسەر کارتۆن ڕوونی ماوە بەسەرچوو باشە لەو کارگەی هەموو شتێک ماوە بەسەرچوو هەموو شتی ماوە بەسەرچووە یعنی خاوەن کارگەیەک لەم شوێنە کارگەیەکی لەم شوێنە تاوانێکی ئەوەندە گەورە دەکات زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان دەڵێ سزاکەی چیە سزاکەی چیە کاک کامەران تو ئاماژەش بەو سنیانە بکە کە کێکەکان لە ناو دروستەکە تەماشایکە تەماشا بەڕێز نزیکەوە توخوا ئەوە ویژدان قبول دەکە ئینسان پاقڵاوە لێرکوانە ئامادە بکە لە ناو ئەو سنیە سنیەک پیس 2 پیس 3 پیس 20 پیس 50 پیس بەڕاستی ئەوە هەمووی ژەنگاوی پێویستی بە لێپرسینەوە هەیە لەوانەیە خاوەن کارگەکە و کرێکارەکان بڵێن کاکە غەدرمان لێ دەکەن بەڵام ئەوەی دەبینین بەڕاستی ئەوە غەدرەکە لە خەڵکی کوردستان دەکرێت وەرن سەیریکەن بەڕێزان فەرمون با بچینە ئەودا ئەوە شوێنی کاریتیان ئەوە موجەمیدەیە ئەوە نازانم چ جۆرە مادەیەکە برادەرەکان تیمەکانی تەندروستی فەرموو بەڕێزانم سیرکەن تەمەشای ئەو پاش ماوانە بکەن سیرکەن بەڕێزانم بەڕاستی ئەوەی لێرە ڕوودەدا شتێکی نەوەک نایاساییە زۆر بێویژدانانەیە با بزانین لەم شوێنە بزانە ئەو هەموو پاشماوەی جگەرە کێشان لێرە شارەیە وابزانام هەر لێرەوە دەکرێتە پاقڵاوە کاک هۆگرەوە چییە؟ دەزانی کا کامەران ئەم ناربیداتی هاتم داوای یعنی ئەو مواد ئەوەلیەم لێ کرد کە خۆی تعلیماتی مەوایە دەبی تاریخی ئینتاج و ئێکسپار ئەوە نیشتی یعنی ئەو مواد ئەوەلێ نازانین چییە ئێستاوە مۆڵەتی هەیە؟ مۆڵەتی هەیە بەڵام مۆڵەتەکەی ئەمە بە دوواداچوون دەکەین بزانین چۆنە ئەوە سیمی قاپان تەمەشا بەڕێزە ئەو کارەساتەوە وەڵایەوە کارەسات کاکامەرا ئەو سیمی قاپان بکەوێتە ناو پاقڵاوە ئاخر کاچی برات چۆن وا دەبێت؟ کاکامەرا و کونجێ کارەساتترە یعنی ئەمە نازانی ئەوەلیاتی ئەو کونجێت چییە یعنی ئەوە هەر کارەساتەوە تەمشاکە یعنی بەڕاستی ئەوە کارەسات یعنی لە هەموو پاچکوی و تەمنیزیەکی دوورە هەر یەک مواسەفاتێکی تەندروستی تێدانی ئەوە شیلەیە کاک ئەوەیە ئەوە شینەی پاقڵاوەیە بەڕاستیەوەی لێرە ئەوە شینەی پاقڵاوەیە شیلەی پاقەخەوە چیوە نەفتەوە شیلەی بەڕاستی بە نەفتی دەچیتم زۆر سەیرەوە نەفتاوە مڕەبایە ئەو تەوالێتە لە نزیک دروستکردنی شعری کاکی برا دەرگای کوردستان بۆ خەڵکێکی زۆر کراوەیە هەر کەسێک کە دێتە کوردستان خەڵکی کوردستان میوان دۆستە خزمەتتان دەکا ئیقامەتان پێدەدا دەرگاتان بۆ دەکاتەوە شوێنتان پێدەدا بەڵام ناکرێت کاکی برای بەڕێز لە سووریاوە هاتووی ناکرێت ئەو ژەهرە بە خەڵکی کوردستان ساغ بکەیتەوە ئەمە بەرهەمی کارگەکانم زانە سیرکەن بەڕێزە ئەم جۆرە پاقڵاوانەی
وەرە تۆ بە ڕۆژی بێەوە پاقلاوە جوانانە ببینی بڵێ وەڵا من نایکڕم ئەوە جۆرەکانی ئەو پاقلاوەیە بەڵام سەرڕای ئەوەی کە زۆربەی هەرە زۆری مەوادەکانی ئەو پاقلاوەیە ئەکسپایرە برادەرانی چاودێری بازرگانی دەڵێن بەم فلچەیە پاقلاوەکان و سنیەکان و فلچەی دیکە شوێنەکەی پاک دەکەنەوە شوێنەکەی سەر ئەو دەستگا و ئەو سینەکە پێ پاک دەکەنەوە بەو شێوەیە بەڵێ باسی ئەو فستقەم لۆ بۆ فستقەوە ئەوە فستقە و جی زوانیان تێکەر کردووە ئەلەسەر ڕەنجش تێکەڵ دەکەن ڕێگەکەش بە خۆی لە خۆیدا ئەکسپایر بوو ئەکسپایر سال 2024 ئەکسپایر بووە بەس بۆنەکەشی هەر ناخۆشە بزەبێت بۆنەکەشی دەوانێت ئەوەش هەر ئەکسپایر بووە بەزەوتیان کرد پێ دیانێت کەوای هەرچی لێرە ئەکسپایرە بەڵام ئەوە لێرە کارتۆنێکی پەیدا کردووە نازانین ئەو کارتۆنەیە ساختەیە چیەوە لێرە جیز و تەرتیبات و فستق و ئەو هاڕاوەکانی کردتە پاقلاوە و لە کارتۆنێکی کردە بۆ شوێ دیزایانی کردووە بۆ بازار دەفرۆشی لە ئاسڵی داموال ئەوەلەکەی هەمووی ئەکسپایر بوو ینی لەوانەیە ئێستا ئەو پاقلاوەی لێرخوانەیە بۆ نمونە ئەو سنیە لەسەرەوی 2000 دینار بۆ وەستێ بەڵام لە بازار 20,000 دینار لەوانەیە کەمتر بە هەزبەت بڵێ قازانجەکە یەک بەدێ یەک بەدێ هەمووشی ئەکسپایری بینە و پاقلاوەی جوان بدە بە خەڵکی جەنابی مقدم ئێوە وەکو تیمی قامیت پێم بڵێوانە دەگیر دەکرێت 4 کەسن وانە 4 کەسن ساعی و جێی قامە پاسپۆرتەکانماندی و گرتینەوە هەر سواریان لەسەر بڕیاری بەڕێش قایم قزای ناوەندی و لێ پەڕاویان دۆ دەکەینەوە ڕەوانی بەردەم دادگای ئیشگیریان دەکەین باشە کەوایە دادگایی دەکرێت بەو شێوەیە ئەوراقیان دۆ دەکەینەوە ڕەوانی بەردەم دادگای خەڵکی سووریاش خەڵکی سووریانە ئەوە چەندەی من عالەتە یعنی سووریەکان بەداخەوە سزایان توندە یانە خەڵک بە دوواداچوونی دەوێت دوینە شێوە شەرجەنا بوو لە بەرنامەی بووی ئەویش دەژیر کرایەتە ئێستاکە دەژیر کرا یعنی ئێستا ساکان تون بووە زۆر تونندە لەگەدان خاستن کە خەڵکی خەوانی ناوانە بۆ مشمی ئەکسپایریان زۆرە ئەوراقیان دۆ دەکەینەوە پەڕاوی لێکۆڵینەوە لێکۆڵینیان زیاتر لەگە دەکەم زانای مادەیان لە چێگینە چەندی لە کنیتیان و چاپۆشی ناکرێت تاکی لە کەس ناکرێت پاشەوەی ئەو شوێنەمان بەسەر کردەوە لەگەڵ تیمەکانی قایم قامیەت و چاودێری بازرگانی هەولێر ئێستا دەچینە شوێنێکی دیکە کە دوو شوێنی دیکە هەیە گومانی لێ دەکرێت باس دە گۆشت دەکەن تەمان زانیاریەکان زۆر نهێنین زۆر جار ینی زانیاری دزە دەکا ئەو شوێنانەی کە خاوەن کارگەن و سەرپێچی دەکەن زانیاریان پێدەگات زوو دەرگاکەدا دەخەن و ڕادەکەن بۆ ئەوەی ئیجراتیان لەگەڵدا نەکرێت ئێستا بە ئێمەیان نەگوتووە دەچنە شوێنێک لە هەولێر بەڵام ئێماوە دوا بە دوایان دەڕۆین بزانین ئەو شوێنێکە ئەو جارە دەچین چ شوێنەکە سەرپێچیەکانی ئەوان چییە چ قوڕەچیان گرتۆتەوە ئێمە دەچین ئاشکرای دەکەین لێرە چمانەیە گۆشتمان هەبوو کاکۆگر زۆر بە تەفاسیلی باسی لێوە کرد گوتت ئەوە بەستووە بەخۆی ئەو گۆشتە بە مجەمەدی دێتن ئەو گۆشتە بەستووە کە دێتن تعلیمات و قانون دەرەدەی بە بەستووی بگاتە ساڵاتیان نابی بتاوێتەوە ئەوە چی کردێت تاواندیتیەوە چلۆی وەی بە 7.5 کامەرە کەەوە دەکاتە حەبل بە 20 کەزاری ئێستا من تەواو تێگەیشتم ئەوە لەسەری نووسرا بەڕازی بە خۆمانە دەدا ئەوە بەڕازی لە بەستووە بەڵام دەیخاتە ناوە کارتۆنە دەڵێ خۆمانەیە لە هەر کیلۆیە 13,000 دیناری قازانجە ئەوە ستۆکە ئەوە جەرگە ئەوە جەرگی ستۆک ئەوە چیە مریشکە سەر و پێچکی ستۆک ئەوشەیە ئەوە هێلکە هەمووی ستۆکە هێلکەی ستۆک پاقلاوە دیساناتی نۆسەر پاقلاوە ئەوە چ بگۆتەوە ئەوە بڕوشە چییە؟ کارتۆنەکە ئەکسپایرە؟ لە ژۆرە پێ دەکەن
ستۆکەوە تا لێرەمادەێنە لێرە دەکەن لێکان دەکەن بەو شێوەیە تەمەشا بەڕێزانم ئەوە ستۆکە تاریخەکەی بەسەر چووە لەناو ئەو زەرفە دەکەنەوە زەرفەکە بە ناوێکی بڵێم چێ وەڵاوە عەرەبیشی تێدایە پێناچی تورکیبی لێرە دادەنێن لە شوێنێک لە حەولێر لە جادەیەک لە شەقامێکی زۆر ڕاقی ئەوجا کاری ساختەکاری دەکرێت با بچینە ئەولایە کاک کامەران ئەو بە خۆی خینی هەیە تەمەشا ئەوە لێرە لە کاتی خاوکردنەوەی ئەو لەوێ ئەو خینە لێ بچۆڕێتەوە ئەوەش خینەکەی دیارە خوا کامی ئەوە سەر ئەو خوێنێ بزانەوە ئەوە لە ژێرەوە دەرێت تەشتە و خین ئەوە لێرە تکەی دەکات خینەکەی تەواو لێ دەچۆڕێتەوە باشە ئەو جە نازانم ئەوە خستە ناو خستێنە ئەوە پاکێجی دەکاو بە جوانی و چلۆی بە 23 بەحسابی ئەو گۆشتی دونگانە فرێش ئەو دەیفرۆشتەوە. دونگانە چی ئەو دونگانە ڕاستن ئەوە ڕاستەوە مشکلی نییە فرێش باشە باز لەوە دەکرێت دونگی ئێرانیش دێتن دونگی ئێرانی بە قاچاق دێت دونگی ئێرانیش خراپە زۆر جار هاوڵ ئەویش خراپە ینی هاوڵاتی دەبێ ئاگادار بێت لەوانەیە دەڵێن دونگی خۆمانە ڕەنگەکەی زۆر جوانیە بەس هەیە مەسەلەن دونجی ئێرانی بە خۆمانە دەنە هاوڵاتیە خاوڵاتی نازانی کە بەف ئەوە دەکرێت مەسەلەن ئارسکرایە یعنی ئەو شوێنە زیاتر بەس دیکۆریە منزەرەوە بەس منسە بەس منزەرە دیارە و گۆشتەکانی هەموو گۆشتی بەڕاد و گۆشتێک سوێ دەدات ئەوانە بە کوردیش قسە ناکەن کەم نا کوردەکان کەم قسە عربی بە عەرەبی قسە هەموو عربی قسە دەڵێن ئێمە خەڵکی سووریان سووریان حەلەبی حەلەب حەلەبینەوە تعبیە دەکەن ئەمەوادانە لەوانەیە مشتریەکانیشی بێگانن حتمما مشتری خەڵکی و کەرەکەەوە تعبیە دەکەن و کەس نازانێت چی هەدی ئەساسی تووشەکەی چی کارتۆنەکەم شان دەرێت ینی هەموو نە ئیجازەی تعبیە نەمەڵەتی تعبیەکردنی هەیە تعبیە دەکات بەخۆی تاریخێک لێدا و تاریخ سبەنەیەکەوە بەیانی تاریخش کرێتەوە یەکسەر لە جێوی لەزگەیە لەزگێ لەزگێ ئەو لە بەپێی قانونی عراقی و لەزگەی مەمنوعە بەنای خوێن سووریە بە حیسە ئەسەر نای مارکی خۆی خوێن منطقی خوێنە یعنی ئێستا ئەوە ئەکسپایرە ئەوە ئەکسپایرە هەرچی ببینێتەوە بۆوان کێشەنی دومێتە بەس تاریخە دەگۆڕ نەزگەشت سێ دەنوونە ناوەشێنە لۆگۆیش پێوێنە هیچێک نەتاریخ ئێستا لەو شوێنەی لەو شوێنە کە نازان بڵێم مینی سوپەرمارکێتە پێم وایە وانە بچووکە باشە ئەوە لە سەدا چەندی ئەوە مادەکانی بەسەر چوو هیچکەمانە زۆری بە زۆری بەسەر چوو لە هەندێک کەمی هەیە بەسەر نەچوو ئەوانە بەسەر نەچوو بن ئەوە تاریخە تەواو منتەزی دیارەکە ڕژنابتەوە ناڕژنابتەوە تاریخی ڕژنا مشکلینی بەس ئەوانێ بخۆی تعبیەکردی ئەو لەزگانە سەر هەموو ئەکسپایر ئەوە چیەوە ئێستاوە تا کامەران بەخۆی دەکوانە دووشت زۆر گرینگە زانینی ئەو مادەی لەناو ئێرکاندا هەتا ئێستا نازانین چ تێدا چکاو کابرا بەخۆی لێ بڵە چی دروست کردیە بە ناوی خۆی و تاریخە چی لە دەدا بە تایبەتی حسابەوە ڕوونی خۆمانەیە ڕوونی خۆمانەیە زەیتی زەیتونیش هەروەها ئەوەشی دروست کرد ئەوەشی دروست کردیە ئەو لێ بڵێ بە ناوی خۆی دروست دەکات تاریخ خۆی لێتدا و تاریخەش نفسی تاریخ ینی ئێستا ئەتو گومانمان هەیە لەوەی کە ئەوە زەیتی زەیتون نەبی ئەوەش نایاسایی نایاساییە بەتاکید نایاساییە باشەکانی جیازەکە لەوەیە جیازەکەی لەوەیە کە تعبی ئەی دەکات باش کەوایە با بچینە ئەو شوێنە باش ئەوە جیازەکەی ئەوە جیهازەکەی کە ئەو لێ بڵێ پێست کۆپی دەکاتن لەو بابەتان بەپێی یاسەر ناتوانیەوە جگەر قانونیە ئەوە گەنمە لە خۆیەوە تاریخەشی دایکێت کا کامەرە من خۆشە لە هاوڵاتیان شتێک ڕۆنکەینەوە یعنی ڕجا دەکەین داوا دەکەین لە ڕێی بەرنمەکەی بەڕێستەوە لە شتی بێ تاریخ دوورکەنەوە ڕجاان لە گۆشتی بێختم دوورکەنەوە ڕجاان شتێک لێبڵی لەسەر نەبوو مەیکڕن یعنی داوا لە هاوڵات نییە شوێنەکە ناودارە دیارە ئەو ناودارە کا کامەران ئەوە باشترین و ڕاقترین
گەڕەت شاری خەڵکی زەنگی لەو شوێنێ يعني داواکارم يعني هاوڵاتیانش ببنە چاودێری يعني هەندێک جار خەڵکی فەقیر دەچێ شتێک هەرزان بێ لە فەقیریان دەیکڕێ بەڵام جاری وایە فێر لە دەوڵەمەندیش گۆشتێکی خراپ دەدرێ بە گۆشتێکی بەستوو بە پارەیەکی گۆشت خۆمانە ئەوە چی کردێ لە واجیهەی دوکانەکەی گۆشتی بە مۆری دانایە بۆ ئێمەی هاوڵاتی کە بێ سەرمانێ بشێبرەوەی پێوەیە ڕاستەوەی کێشەی نییە بەڵام لە بەڕادی پشتەوەی هەموو بەستوەکانی دانایە کە خەڵکێک دێ دەرێەوە گۆشتە چێ دەرێ ئەوەیە ئەوە یەکەم جارەوە فێڵە بکرێ ناوەڵ حاڵەت وامان هەبوو دەستشمە مەسەدان دەستان بەسەر ئەلانیشمان کرد ینی داواشمە لە هاوڵاتیان باشە گرنگترین شت تەمان شتێکی زۆر زەڕوریە بەڕێزانم ئێمە لەگەڵ تیمەکانی چاودێری بازرگانی هەولێر بە تایبەتی کە بە شەو بە ڕۆژ لەگەڵیان دەردەچین هەندێک شت دەخەینە ڕوو لەوانەیە خەڵکێک برێ ئەرێ لە ڕای خی ئێمە چ بخۆین متمانەمان نییە ئەی چ بکەین کاکە هیچ شتێک نییە بخۆین ئێمە دڵنیاتان دەکەینەوە لە کوردستان خەڵکی بە ویژدان هەیە خەڵکێک هەیە دەیەوێت نانێک بە حەڵالی پەیدا بکە ئەوەی کە لە بازار هەیە مەرزنی هەمووی پیس بێ ئەمە نامانەوێت خەڵک بترسێنین هەدەفی ئێمە و ئامانجی ئێمە لە خستنە ڕووی ئەو بەرنمەیە یەک چاوکراوەی دام و دەستگاکانی حکوومەتە لەوەی کە هەر کەسێک سەرپێچی بکە ئەو وڵاتە بێسەحب نییە سزای دەدرێت سزای توندی دەدەن سزای توندی دەدەن چاوپۆشی لە کەس ناکرێت دووەمیش هاوڵاتیان هۆشیار بێت کاکە هەر شتێک دەکڕی پێویستە تەمەشای تاریخەکە بکەی بۆنێک بکە پرسیارێک بکە ئەم شتە باشە یاخودنا هەر کاتێک گومانتان هەبوو تکایە هاوڵاتیان هەر کاتێک گومانتان هەبوو لە شوێنێک تیمەکانی چاودێری بازرگانی و تیمەکانی دیکەی تەندروستی قایم قامێت دەتوانن یەک تەلەفۆن بکەن دەست بەجێ ئیجراعات لەگەڵ ئەو لایەنانە دەکرێت. کەوایە جەنابی مقدم ئەم شەو چەند کەس دەگیر کرا؟ ئەم شەو لە دوو شوێن 5 کەس دەگیر کرا. 5 کەس. خەڵک چێن دەرێ بوون؟ هەر پێنجیان خەڵکی سووریانە. بەداخۆ یعنی ئەم شەو هەموو ڕووداوەکان خەڵکی سووریا. خەڵکی سووریانە. باشە. سزاکان ئەوە شەر پەڕاوی لێ دەکەینەوە. و بەداخەوە جیازێکی تعبیە هەبوو کە تاریخەکەی دروست دەکرێت ئەوەش تەنها معاملەکان و مەسنەعەکان ینی سزایەوەی تونترە سەرپێچەکەشی زیاترە چکە جیازێکی هەیە تاریخەکەی بەخۆی دروست دەکاتن تعبیە دەکاتن بەبێ هیچ موافقت ببێ شتەکە و جیازی لەکنەوەی هەیە تەنها معاملەکان دویان هەیە هینوک دوکانە چوارە کەسایی ئەوەی لێرە کاری دەکرد کرێکار بوو خاوەنەکەی نات گۆتی دێ خاوەنەکەی نات ئێستا دیسار دەکەن دەیبین وابزانام خۆی دزیتەوە ئەوی شەر سووریا ئەوی شەر سووریا بەداخەوە دەستان خۆش بێت.